مانگرتنی ئەو مامۆستا و فەرمانبەرانە و داواکاریەکانیان چین؟ بەڵێ دیارە بەشێک لە مامۆسایان و فەرمانبەرانی کفری لە ئێستادا لە بەردەم ئامادەیی کفری دەستیان کردەوە بە خۆپیشاندان و مانیان گرتووە لەبەرەوەی لە خشتەی نوێی دابەشکردنی موچە وەزارەتی پەروەردەی تێدا نییە و دەکەوێتە دوای جەژنەوە. بۆیە مامۆسایانی نیگەران کردووە لە ئێستادا مانیان گرتووە داوا دەکەن موچەکانیان دابەش بکرێت چونکە ئەمە چەند جەژنێکە موچەیان دەکەوێتە دوای جەژنەوە. لە ئێستادا و مامۆسایانە نیگەرانیەوەن کەوان پارەیان پێ نەماوە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم خۆپیشاندانە و هەڵوێستی مامۆسایان ئێستا دەچمە لای بەشێک لە مامۆسایان بۆی بزانم هەڵوێستیان چییە. مامۆستا ئەگەر بێیتە ئێرە پێمان بڵێ ئێوە بۆچی ماتان گرتووە، داواکاریتان چییە؟ بەڕاستی ئێمە داوای مافی خۆمانەکەین، داوایش داواکاریەکمان نییە، مافی خۆمانە مافەکانمان بۆ بگێڕنەوە.